سەری ڕێز و نوازش بۆ کەسکاری شەهیدانی هەڵەبجە نوێنم. ئەم ڕۆژە بۆ من ڕۆژێکی ناخۆشە، ڕۆژێکی بریناویە، بەڵامی تر هەموو شانزە سەیەک من نەبێ برینەکەم بکولێتەوە. باشە پێ دوایە تا چەند خزمەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان کراوە لە دوای ئەم کارە ساتەوە؟ خزمەت ناکرێ. ئەو بەڵێنەی کە لە شانزەی سێە ئەوترێ کە کۆتایی شانزەی سێ تەواوە بێ، ئەو بەڵێنانە هەمووی باتڵە بێ. تەنها لە شانزەی سێە بەڵێنێکە درێوی تر بڵێن پێ نادرێ. کوا کەیسەکەی من بووە بەسەرات، کەس بەهانەیە کەس بەلای ڕۆی. کەسەکەی تۆ تا ئێستا گەشتۆ بەکوێ؟ وەکو خۆی ماوە. ئێستا خۆت چۆن دێتە بەرچاو وەکو هەڵەبجەیی یاخود وەکو چۆن چۆنێک ئەگەر ئەو هەستی خۆتم بۆ باسکەی؟ وەکو هەڵەبجەیی یەکەم بە تاقی تەنیا و وەکەوە وایە کە هاتمەوە ئەم هەڵەبجەیە بە دڵخۆشی هاتمە هەڵەبجەیە، بەڵام دڵم شکێنرا لە هەڵەبجە. بۆچی دڵت شکێنرا؟ هەمووتانە بینن چیم بەرامبەر بکرا، چۆن وەستان بەرامبەرم.